بەڕێز عەباس جوبوری شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز جوبوری سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەم دابەشبوون و پەرتەوازیەی هێزە سیاسیە شیعەکان لە سەروبەندی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق و بەشداریکردنیان لەم هەڵبژاردنە چۆن دەبینی؟ ئامانج لێی چییە؟ بسم الله الرحمن الرحيم. بەنای خوای بەخشندەی میهرەبان، سڵاو ڕێز بۆ ئێوە و بینەرانی بەڕێز. ئێمە ڕاهاتووین لە هەموو هەڵبژاردنەکان کە ئەنجامدراون لە ماوەی ساڵانی ڕابردوو تا خولی پێنجەم. ئێستا ڕوومان کردوتە خولی شەشەم. پرۆگرامێکی ڕوونمان نەبینیوە، بەردەوام پرۆگرامی کۆپیکرا و وێنەی لە بەرگیراوەی ڕابردوو بە شێوێک لە شێوەکان لە لایەنێک بۆ لایەنێکرد جێبەجێ دەکرێت. لە هەمان کات دەبینین جۆرە پەرتەوازەبوونێش لە لیستی و هاوپەیمانیی چوارچێ هەواهەنگی هەیە. چوار هاوپەیمانی هەن کە سەید حەکیم، سەید سوودانی، سەید مالکی، ئەمە وێڕای هاوپەیمانیەکی دیکە کە گروپگەلێک لە هێزە سیاسیەکان لە خۆ دەگرێت کە شێخ قەیس خەزعەلی سەرۆکاتیان دەکات. کەواتە ئەو جۆرە پەرتەوازەیە هیچ جۆرە تێگەیشتێکی وهای دروست نەکردو لای خەڵک بۆ ئەوەی بتوانن خەسڵەت و ڕەواڵەتی کارکردنی خوان بە خزمەتکردنی وڵات بگۆڕن. دەزانین هەڵبژاردن بەردەوام وها ئەنجام دەدرێت ئەوەی بباتەوە دڵخۆشە و لە هەمان کاتیش باس هەڵبژاردننی سەختە دەکرێت و هەندێکیش لەو نێوانە خەڵکیان نییە سیاسی ئەوانەی کە ئێستا خۆیان لەو نێوانە سیاسی عێراق قسە دەکەن دەڵێن کە ئەم پەرتەوازەیەی نێوماڵی شیعە و بەم شێوازە بەشداری بە لیستی جیا و لایەنی جیاواز مەترسی لەسەر داهاتووی سیاسی عێراق دروست دەکات. ئایا وەکو بەڕێزت ئەڵێ ئەمە تەنیا سناریۆیەکە بۆ هەڵبژاردن یا مەترسیەکانی لە درێژماوەدا لەسەر عێراق دەردەکەوێت؟ ئێمە لە هەڵبژاردننی ڕابردوو بە تایبەت لە ئەنجومەنی نوێنەران بینرا کە 38 باز نەبوون کە وڵاتی بەسەردا دابەشکرا. ئێستا گەڕاونەتەوە یاسای 1.7 سانتلیگۆ واتە ڕێگریکردنە لە هەر پرۆسەیەکی چاکسازی. بۆیە پێم وایە چاکسازی ڕوونادات گۆڕانکاری نایەتە ئاراوە، گەندەڵی هەیە، گەندەڵی دارایی. لەکوێ ئەو پارتانە پارە دەهێنن کە بەسەر خەڵکی دابەشی دەکەن لەسەر شوێنکەوتوانیان. ئێستا زۆربەی پارتەکان نەک تەنیا پارتە شیعەکان با ڕاستەوە بین، بەڕوونی هەموو ئەو پارتانە دەبینی پارێکی سۆریان هەیە. یاسایەکی ڕوونی حزبەکان نییە. ئەو پارە سەرچاوەکانی لەکوێوە دێن؟ ئێمە خوازیار بووین ئەو لیستە سیاسیانە کەسایەتی نوێ بخەنە ڕوو، هزری نوێ، ڕوانگەی نوێ، خواستی نوێ بخەنە ڕوو بۆ دابینکردنی داهاتوویەک و دروستکردنی داهاتوو بۆ نەوەکانی داهاتوو. بەڵام لە ڕاستیدا ئەوەی دەبینرێت زۆر زۆر خەمۆکی دەهێنێت، جێڕژوین نییە. پێم وایە هەڵبژاردن تەنیا ڕۆتینێکە ئەنجام دەدرێت. لیستەکان پشکەکانی خۆیان دابەش کردووە، پێشینەکانیان مناغەی ئەویان داڕشتەوە بەتابەتیش بەهۆی نەبوونی ڕەوتی سەدەر هەڵبژاردنەکە. ئێستا لیستەکان ئەوان وڵات بەڕێوە دەبن. هیچ ئەنجومەنی نوێنەران ڕۆڵی نەبووە لەو نێوانە. ئەنجومەنی نوێنەران ناکارایە تەنانەت لەسەر بەستنی کۆبوونەوە. بۆیە خواست و حەز نییە بۆ هەڵبژاردن و یاخود دۆ ئەنجومەنی پەرلەمان ئەنجومەنی نوێنەران، بەڵکۆی کە پێویستە ئەوەیە یاساکان هەموار بکرێنەوە، ژیانی خەڵکی باشتر بکرێت، پەرلەمان کارا بێت، چاودێر بێت. لە عێراق لەگەڵ هەڵبژاردننی پێشودا جیاوازە کەوتۆتە ژێر کاریگەری کۆمەڵە گۆڕانکاری لە ناوچەکە بە تایبەتی لە وڵاتانی دەوروبەر. ئەوەی لە سووریا ڕوودەدات دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا. پێت وایە ئەمانە کاریگەری لەسەر پرۆسەی هەڵبژاردن لە عێراق دەبێت؟ وەم لایەنە شیعانە ئایا لەژێر ئەم کاریگەریانە ئەم بڕیارانیانداوە یا تەنیا بەرەنگاربوونەوەیەکی دەسەڵاتەکەی سوودانی وەکو ئاماژەت پێکرد سناریۆیەکە بۆ داهاتوو؟ بەدڵنیایی ئەو گۆڕانکاران لە ناوچەکە هەن کاریگەریان هەیە لەسەر عێراق،
چونکە وڵاتەکە کاریگەری تێدەکرێت نەک کاریگەر بێت واتە کارتەکە لە دەرەچەکان کاری تێدەکەن واتە کارتەکەری هەم نێوخۆی هەم دەرەشی ئەستەمترن بەڵام هەڵبژاردن ئیمڕۆ بەڵێ دەبینین لە گۆڕەپانەکە ئەو گۆڕەکارانی سووریا ئەو جیاوازیانەی کە هەن ئەو ناکۆچێنان ئەمریکا و ئێران هەیە پێم وایە هەڵبژاردنە پەیوەست دەبێت بە عێراق چونکە هێزا سیاسەکان تا ئێستاش دەرچیان بە مەترسیەکە نەکردووە کە سیاسیەک دەدوێنی خاصەتەکانی خۆتان چاپکەن کارکردنتان بگۆڕن عێراق لە دووڕیانە ئاماژە بەوە دەکەن کە عێراق تەندروستە و باشە هەموو شتێک بەڕێو شوێنی خۆی دەڕوات و ئاساییە کورد لە سیاسەکان پێکاتە سیاسەکان لیستە سیاسەکان هەژمونیان زاڵە بەسەر هەمووی گرنگ نییە لای ئەوان کە شتەکان نقم بێت نەخڕۆ بێت یاخود نا هەمویان گرنگی بە خێزانەکانیان دەدەن بە کاروباریان بە ئیمتیازاتەکانیان خوا دەیکرد گەلەکە نقم دەبوو ئەوەی کە گرنگە دەبوایە گەل بواە کە سیاسەکان ئەوان لەبەر چاو بواە لە عێراق وتابەتیش چوارچێوی هاوهەنگی کە حکوومەتیان پێکێناوە لەگەڵ هاوبەشەکانی دیکە دەبێت هەست بە گرنگی ئەو قۆناغە بکەن هەستیش بۆ بکەن کە پێویستە عێراق پارێزراو بێت لەو ناکۆچانەی کە هەن نابەدا ئازاری پێ بکات زۆر باشە ئەوەی کە لە ناوخۆی عێراق هەیە داوای گۆڕانکاری ڕیشەیە لە سیستمی حکومڕانی لە عێراق دەکرێت ماوەکانی ڕابردوو دەست پێشخەرێکیش ڕاگەیەنرا لەلایەن هەندێک کەسی خۆبەخشەوە بۆی کە هێزی چەکدار لە پرۆسی سیاسی لە عێراقدا بەشداری نەکات ئایا هەڵبژاردن هیچ لە سیستمی سیاسی لە عێراق دەگۆڕێت یا کۆپی پێیستی هەمان دەسەڵاتەکانی پێشوو بە هەمان دەموچا و چەند گۆڕانکاریەکی بچووکی دیکەیە لە دەستور لە ڕووی بچینەوە کە نووسراوە دەنجی لەسەر دراوە لای گەلی عێراق هەر لایەنێک کە باڵی چەکداریە بێت لە هەڵبژاردن بەشدار نابێت بەڵام چێ دەستور دەپارێزێت و لە ژێر جڵەو دەگرێت دەبینی ئێستا وەکو ئەو دەستور بەو پێ بەو شێوەی کە خۆیان دانەوێت شتی پێ هەڵدەواسن سەر پێچی دەکەنە سەر ئیمڕۆ گرنگ دەبوو لیستەکان حەزبەکان کە باڵی چەکداریان هەیە ڕۆڵ و کاریگەریان نەبێت لە هەڵبژاردن ئەمە دەستوری وڵاتە وەها دەدوێت بەڵام وەکو من دەیبینم ئیمڕۆ ئەو پێکهاتەیە کە لە گۆڕەپانی سیاسی هەیە هەمووان بەشدار دەبن هەمووان پێگۆپایەکانیان دەوێت و محاسەسە دەکەن دابشکاری دەکەن و دۆڕاوی سەرەکیش دیسان گەلی عێراق دەبێت لە زاخۆ تا فاو چونکە گەل ئێستا لە دۆخەکی خراپە خزمەتگوزاری نییە کارەبای نییە خۆراکی پێناگات چێبڕچێنەوە خۆی زۆرە هەژاری بێکاری هەمووی لە زیادبوونە هیچ شتێک نەماوەتەوە ئەو لیستە سیاسانە بەویستی خۆیان گۆڕانکاریان ناوێت کە ئیمڕۆ قسە دەکەی لەگەڵ بەرپرسەکان پێیان دەڵێت بۆ گۆڕانکاری ناتە ئاراوە ئەوان دەڵێن ئێمە لەسەر ئێمە سەردەمی زێڕین دموکراسیمانینەوە کاکە ئێمە دموکراسیمان ناوێت دەمانەوێت نان بۆ منداڵەکانمان دابین بکەین دەمانەوێت بە ئازادی بژین وڵاتێک خێری تێدا بێت بەشێک لەو خێراتە با بۆ من بێت دموکراسیمان پێمەدان چی لە دموکراسیەت دەکەم لەو دۆخە لەو برسەتیە ئەگەر برسی بم من کامەی دەستی پێوە بگرم خۆراکیان دموکراسی بۆی ئەو لیستە سیاسیانە گۆڕانکاریان ناوێت بەڕووی گۆڕانکاری داناڕۆن عێراقیش لە هەمووان چوارچێوە بازنەی دووبارە دەخولێتەوە مەگەر خوا شتێک بێنێت ئارەوە باشە زۆر سپاس دەکەم بەڕێز عەباس جوبوری شرۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە لەگەڵمان بوو